ئێمە کۆمەڵە گەنجێکی شاری ڕانیا بە هاوکاری خێرخوازانی بەڕێز هەستان بە دابەشکردنی ئاو و خورما بەسەر ڕۆژەواندا. ئێمە لێرەدا هەم بۆ ئەم بەبەستە کە کارێکی خێرەکە وا باشترە کە لە کاتی هەر کاتێکە بانگدرا زوو ڕۆژەکەت بشکێنرێ. ئێمە لێرەکانەدا ئاو خورما دابەش دەکەین بۆ ئەوەی هەر پێش بانگ و دوای بانگیش لێرەکانە لەسەر شەقەمەکان دەمێنینەوە بۆ دابەشکردنی ئاو و خورما. وەلای بەلایەنێکی تریشەوە ئێمە دەمانەوێت شۆفێران پەلە نەکەن لە گەشتینان بۆ ماڵەوە بۆ ئەوەی ڕۆژەکەیان بشکێنن تووشی ڕوودا یاتوسۆنە بن. ئێمە لێرە خورما و ئاویان بەسەر دابەش دەکەین. پشتیوان بەخوای گەورە، پشتیوان بە خێرخوازانی بەڕێز. ئێمە بەردەوام دەبین تا کۆتایی ڕەمەزانیش. داواکارم لە خێرخوازانی بەڕێز هاوکاری ئێمەی بکەن بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر ئەم کارە خێرە و مرۆیە. ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی ڕانیا بە پشتیوانی خێرخوازان هەستاوین بە دابینکردنی بەربانگ بۆ ڕۆژەوان ئاو خورما. ئەمەش لە کانگای هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئەو ڕۆژەوانانەی کە لە دەرەوەی شارن لە کاتی بەربانگدا ناگەنەوە ناو شار.